کاروان ڕەحمانمان لەگەڵە بۆ وەرگرتنی زانیاریەکانی ئەمڕۆی سلێمانی. کاروان سڵاوت لێبێ و ئەگەر زانیاریەکانمان بیتێ. بەڵێ سڵاو لە تۆ، سڵاو لە بینەرانی NRT. من نەمەوێت لە کەشوهەوە دەست پێ بکەم. کەشوهەوەی شاری سلێمانی ئەمڕۆ نیوچە هەورە و تا ڕادەیەکیش ئەمڕۆ پلەکانی گەرما ئەوەی بەدی ئەکرێ فێنەکترە لە ڕۆژانی تر، هەرچەنە من پەیوەندیم بە بەرپرسانی کەشناسی و کە پەیوەندیەکان بەردەست نەبوو تا زانیاری ورتر لەوانەوە بەدەست بێنین کە ئایا پلەکانی گەرما بەروکوێ دەڕەوە، ئایا ئاگەری بارانبارین لەمڕۆ لە ڕۆژانی دواتر ئەکرێ. ئێمە تا ئێستا زانیاریەمە لە بەردەست نییە، بەڵام ئاسمان نیمچە هەورە. دەربارەی کێشەی کەمی غاز و ئەو قەیرانەی کە لە ماوەی ڕابردوو دروست بوو هێشتا هەربەدی ئەکرێ و زۆرێک لە گەڕەک و کۆڵانەکان کە پەیوەندی بە ژووری هەواڵی NRT ئەوە کە ناماژە بووەکەن کە ئۆتۆمبیلەکانی غاز فرۆشتن ناگەنە کۆڵان و گەڕەکەکانی ئەوان و هێشتا قەیرانەکە بەردەوامە و ئاماژش بۆکەن کە لە بازاری ڕۆژدا ئەو نرخەی کە دیاریکراوە بۆ غاز بۆ نرخە نافرۆشێ، واتە لە 7,000 و زیاتر غاز بە ماڵان ئەفرۆشێ و غازفرۆشەکان دابەشی یەکەن، واتە بەشێک لەوان. هەر ئەمڕۆژ کاتژمێر 11 لە بەڕێوەبەرێتی هاتوچۆی سلێمانی ئاماری ڕووداوەکانی چەند ڕۆژی جەژن لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیە بە ڕۆژنامەنووسان نەدرێ و NRTش هەوڵەدا بیگوێزێتەوە بۆ بینەرەکانی ئەوەی کە تا ئێستا هەیە و زانیاریەکانن. بەڵێ کاروان ڕەحمان پامێرمان